ئەم کاتتان باش. دوای ئەوەی چواری ئەم مانگا شێرکۆ بێکەسی شاعری ناساوی کورد لە وڵاتی سوید کۆچی دوایی کرد، ئەمڕۆ تەرمەکەی گەندرایە شاری سلێمانی و لە پارکی ئازادی بە خاک سپێدرا. تەرمی ئەو شاعرە پاش گەیشتنی بۆ ناو فڕۆکەخانەی هەولێر لەلایەن نەماڵەکەی و ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حەزبی حکومی پێشوازی لێکرا، لەوانەش فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم و عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و حەسەن محەممەد سوورە جێگری سەرۆکی پەرلەمان. ئاژانسەکانی هەواڵی خۆڕەڵاتی کوردستان بڵاویان کردەوە بەرپرسانی ئەمنی ئێران ڕێگە لە هەر چەشنە یاد و مەراسیمێک دەگرن کە بۆ شێرکۆ بێکەس ئەنجام بدرێت. لەلایەکی دیکەوە سەرباری هەڕەشە و ئاستەنگەکان لەلایەن دەستگا ئەمنیەکانی ئێرانەوە لە چەندین شاری خۆڕەڵاتی کوردستان وەک مەریوان و بۆکان و سنە لەلایەن ژمارەیەک لە چالاکانی مەدەنی و سەرانەوە پرسە بۆ مەرگی شێرکۆ بێکەس ئەنجامدرا. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت سەرکردایەتی هەرێمی کوردستان لەژێر هیچ بارودۆخێکدا قبول ناکات جارێکی ترگەلی کورد لە هیچ پارچەیەکی کوردستان ڕوبەڕووی تاوانی کۆمەڵکوژی ببێتەوە. بۆ ئەو مەبەستەش هاوکاری هەرێمی کوردستان بۆ خۆرئاوای کوردستان هەمەلایەنە دەبێت. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەی شەقڵ لە ئوستاد جعفەر میرکی ڕایگەیاند و هاوکاری هەرێمی کوردستان بۆ خۆرئاوای کوردستان هەمەلایەنە دەبێت و لە ڕووی لۆجستیەوە هاوکاری شۆڕژگێڕ و پێشمەرگەکانی خۆرئاوا دەکەن تاوەکو بتوانن گەلی کورد لەو پارچەیەدا بپارێزن. لە زنجیرەیەک تەقینەوە و هێرشی توندوتیجیدا لە بەغدای پایتەخت و چەند ناوچەیەکی تری عێراق زیاتر لە 80 کەس کوژران و 300 کەسی تریش بریندار بوون. لە سێهەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا 16 تەقینەوە و هێرشی توندوتیژی لە بەغدای پایتەخت و چەند شارێکی تر ڕوویاندا و بەهۆیانەوە زیاتر لە 80 کەس کوژران و 300 کەسی تریش بریندار بوون. بە ئەوتەی چەند سەرچاوەیەکی ئەمنی لە بەغدای پایتەخت لە 8 گەڕک لە ڕێگەی ئۆتۆمبیلی بەمڕێژکرا و هێرشی ڕێکخراوەوە 37 کەس کوژران و تەقینەوەکانی چەند بازار و قاوەخانە و چێشتخانەیەکیان کردبووە ئامانج. بڵاوبوونەوەی کاریکاتێرێک لە ڕۆژنامەی جامی جەمی زمانحاڵی دەستگای دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ئێراندا ناڕەزایەتی پێڕەوانی کوردی ئاینی یارسانی خۆڕەڵاتی کوردستانی لێ دەکەوێتەوە. ئاژانسەکانی هەواڵی خۆڕەڵاتی کوردستان ڕایانگەیاند بڵاوبوونەوەی ئەو کاریکاتێرە لە ڕۆژنامەیەکی فەرمی ئێراندا وەک بێڕێزیەک لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەرحەق بە پەیڕەوانی ئاینی یارسان لە وڵاتە لێک دراوەتەوە و ئەمەش تووڕەیی و بێزاری پێڕەوانی کوردی یارسانی خۆڕەڵاتی کوردستانی لەکەوتەوە. باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا ڤلادیمیر پۆتنی سەرۆکی رووسیای بە منداڵێکی بێباک ناو بردوڕەتیشی کردەوە پەیوەندیەکانی نێوانیان گرژی و ئاڵۆزی تێکەوت بێت. باراک ئۆباما ڕایگەیاند ڤلادیمیر پۆتین لە منداڵێک دەچێت کە لە دوایین کورسی پۆلدا بێباکانە دادەنیشێت. هەرچەندە تا ئێستا حکوومەتی مۆسکۆ هیچ وەڵامێکی ئەو وتانەی ئۆبامای نەداوەتەوە، بەڵام لای خۆیانەوە گفتوگۆکانی ڕۆژی شەممەی نێوان هەردوو وەزیری بەرگری و دەرەوەی رووسیا و ئەمریکایان بە ئیجابی ناوبەر. شاد و بەختەوەر بن.